بەڵێ چینە لای تەوەری یەکەم گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکانمەکەم تایبەتە تەوەری یەکەم بە پرۆژەیەکی هاوبەشی هونەری کە لەلایەن دوو خوێندکاری کۆلێجی هونەر بەشی شێوەکاری لە زانکۆی سلێمانی کراوە. هەڵبەت ئەم دوو خوێندکارە پێشانگایەکی هاوبەشیان کردوتەوە لە شاری سلێمانی، ئەمە جگەلەوەی پێشتریش کار و چالاکیان هەبووە چ لە ناو زانکۆ لە کۆلێژی هونەر چ لە دەرەوەی زانکۆ. بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز ڕەهەن نەهرۆ خزایی و سیڤان سەید ئەحمەدم کردووە بە خێر بێن سەرچاو. سپاس کاتی خۆتان بێمە بەخشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بیرۆکەی ئەم پرۆژە هاوبەشە چۆن بوو؟ ئێمە دوو تەڵەبەی کۆلێژی هونەرین، بەڵێ دوو هاوڕێ ئەمە خەڵکی شاری کۆمە و خەڵکی شاری سلێمانیە. بە حکومەوەی من لە زانکۆی پێکەوە داوام دەکەینەوەوانە. سیڤان لە ڕووی تەکنیکەوە زۆر باشە، من لە ڕووی تەکنیکەوە زۆر باشم. زۆرمان پێخۆش و کە پێکەوە ئیشێکی هاوبەش بکەین لە دەرەوەی کۆلێژ، چکە پێشتر کار و چالاکیمان هەبوو لە ناوەوەی کۆلێژ لە دەرەوەی کۆلێژ، بەس حەزمان لێ بوو ئەو کایی بیبێنێت دەرەوەی کۆلێژ، ینی شتێکی ڕێوڕەسمێکی جیاوازتری لۆ بکەین و پێشانی کۆمەڵە تەکنیکی پێشانی خەڵک بدەین کە بۆ شێوازەی ئیشمان پێکردوونە. پرۆژەی ئیشەکەش هەلەیەک ئیشۆ دەستی پێکرد، دوای وردە گەورەمان کرد کردمانە 7 پرۆژە 6 پرۆژە، ینی هەر پرۆژە و بابەتەکە پرۆژە و خۆی لەسەر چاوەکەوە سەردەگریتە. بەڵێ کاک سیڤان، پرۆژەیەکی هونەری لە ناو کۆلێژ یاخود لە دەرەوە جیاوازەکە چیە لە نێوانیانە؟ جیاوازی نێوان هەڵبەت ئەم پرۆسەیەکی ئەکادیمیە و لە چوارچێوەی زانکۆیە، بەڵام ئەویتریان لە دەرەوەی زانکۆیە. لە ناو زانکۆ تۆزێ بۆ ئێمە بۆ وەکو خوێنکار ئاسانتر ئەبێت کە ئێمە ئیشەکانمان دابنین، یان بینەری هونەریمان هەبێ، کەسانی هونەری وەکو خوێنکاران مامۆستایان ئەمشانە. ئەوەی دەرەوە ئاڵۆزەکەی لەوایە کە تۆ شوێنێکی باشە دەستکەوێ، یان بۆ نەسپۆنسەرێکت هەبێ بۆ دابینکردنی هەموو کەلوپەلەکانی ناو پێشانگا و ڕێک یاخود گەلەری دابینکردنی هۆڵ بۆ پێشانگاکە. بەڵێ کاک سیڤان، باسان لە تەکنیک کرد. تەکنیک لێرە چ ڕۆڵێک یاخود چ کاریگەرێکی هەیە لە پرۆژەیەکی هونەری بە تایبەت لە بواری گرافیک بێت یاخود پرۆژەی هونەری شێوەکاری بە شێوەیەکی گشتی؟ خۆتە زانین لە گرافیکە تەکنیک زۆر گرنگی هەیە، چ لە ڕووی هەڵکۆڵینەوە بێت، چ لە ڕووی بەکارهێنانی پلاستیک گلاسێک کاتێک کە ئەی ڕوشێنیت، تەکنیکی زۆر جیاواز هەیە. بەڵام تۆ گرنگی لە تەکنیکە ئەوەیە کە تۆ کام تەکنیکیان هاوکاری پرۆژەکە دەکا ئیشەکە دەکا، کام تەکنیکاتە تەکنیک زۆرە، بەڵام ئەبێ بزانیت چ تەکنیکێک هاوتەری بە یاخود بەڵێ، چونکە بۆ نەلەوە چێت تۆ تەکنیکێ بەکاربێنی هیچ هاوکاری ئیشەکەت نەکا، پرۆژەکەت نەکە، ئەومە بەستە و نەگەیەنێ کە تۆ پێویستە. هەندێک جاریش کۆمەڵێک ئیشەکەی تەکنیکی پێویست نییە. باشە هەنێک پرۆژاکەی تۆ هیچ پێویستە بە تەکنیک وشت نییە، باوکو تۆ زیاتر جەخت لەسەر ئەوواکەی کە تۆ ئایدیایەک بگەیریت. بەڵێ کاک ڕەهەند، تا چەند مامۆستایانی زانکۆ یاخود بە شێوەیەکی گشتی کۆلێجی هونەر بەشی شێوەکاری لە زانکۆی سلێمانی هاوکارتان بوون بۆ کردنەوەی ئەم پرۆژەیە، یاخود ئەگە پرسیارەکەم بگۆڕم کۆلێجی هونەر بەشی شێوەکاری بەردەوام هاوکاری خوێندکارانەکە بۆی لە جگە لە ناوخۆی زانکۆ لە دەرەوەش پرۆژە و پێشانگا بکەنەوە؟ سەرەتا دەستخۆشی لە مامۆستایەکانی کۆلێژم دەکەم کە هاوکارم بوونە لەو پرۆژە، یعنی ئەو پرۆژە هاوبەشی مابینی من و سیڤانی کە ئیشمان تێدا کردووە. هاوکارمان بوونە لە زۆر ڕۆوە، بەڵام ئەوەی کە زۆر هاوکارمان بووە ینی شوێنەکەی سپۆنسەری شوێنەکە بووە، پاستۆدیۆ بووە، ئەوان زیاتر هاوکاریمەیان کردووە. لەبەرەوەی شوێنەکە بە حکومەوەی ئیوانە ئەوانش هاتن سپۆنسەری مەیان کرد. وەچی دیکەش لە کۆلێژ بە هەموو شێوازێکی هاوکاریمەنە، لە دەرەوەی کۆلێژش دەکەوتەوە قالبی خۆت، چکە تۆ کاتەفتە پرۆژەی خۆت نابتە سەر بە کۆلێژی هونەر، تۆ پرۆژەیەکی هاوبەشی خۆت و هاوڕێیەکەت. بەڵام سواسی هەموو لایەکی دەکەن کە بەزدی هاوکارمان بوونە مامۆستایەکانی کۆلێژ، مامۆستا بارۆز، ینی ئەو پرۆژەکەی لێ بۆ ڕێخستین و سپۆنسەری شوێنی شتەکانی بۆ کردینە. ئێمەش لێرە سڵامان هەیە بووە. کاک ڕەهەند، هەندێک نمونەتان هێناوە ئەگەر هاوکارانم ئەوە بەڵێ درای پۆینتە. بەڵێ ئەوە درای پۆینتە، چاپی نزمی پێ دەڵێن، شێوازەکەی ڕوشاندنە.
بەڵێ ئەو پلێکسی گلاسە لۆ خۆمان بە بزماری دەیڕوشێنی دوای حبڕی تێدەکەین و تەبعی دەکەین شێوازی ئیشکردنەکەی لۆ خۆی ئەوها پێشان دەدرێتن ئەمە تەبعەکەمان لە پێشانگایەکەمانە بەڵام ئیشە سەرێکەکە لۆ خۆی ئەوەیە بەڵێ کەەوە دەکەوتە سەروەڕەکە حبڕەکە یانێت و کە چاپت کرد دەکەوتە سەوەڕەکەەکەی بەڵێ ئەوە شێوازی ئیشکردنەکەیتی ئەوە بازە کۆڵبەری دەکاتن ئەمە لە ڕووی بابەتەوە بابەتەکمان هەڵبژا دەبێتەنە کۆڵبەر بەڵێ کۆڵبەر چییە کۆڵبەرکەیە ئەو کەسی شەی کۆڵبەر دەکاتن بە شێوازێک دێنێت چ نەهامەتێکی دەچێشی کە دەینیتە ئەنێ ئەمە باز دەوەمان کردیا لە پرۆژەکەش پرۆژەیەکی بچووکمان کردووە لەوەی سەبارەت بە پێشانگایەکەی من و کاکە سیڤانی بەڵێ ئەجا هەر یەکەیان و شێوازی ئیشکردنەکە لێرەکانە ئەو تەکنیکەمان بەکارینە درای پوینت چاپی نزمی پێڵێن کەواتە لێرە تەکنیک فۆکسیەچێتە سەر و ڕۆڵی خۆی بینێ داوان تەکنیکەکانی دیکەش ئەو تەکنیکە خزمەت بە ئیشەکەی منی کردیا و هەر تەکنیکەکی دیکەش غیری وەی بەکارم هینابا لەوانەیە شێوازێکی دیکەی هەبا چکە هەموو تەکنیکە هەستەشی خۆی ینی پێدەبەخشی کە جیاوازەوەکانی دیکە بەڵام ئەوەی کە لە بۆ من زۆر پێی دڵخۆشم ئەو شێوازە تەکنیکیەکە درای پوینتەکە کە بە بەردەوامی کاری لێسەر دەکەین کۆلێژی هونەریش سەرکەوتوو بندەستان خۆش بێ کاک سیڤان هەموو ساڵێک لە کۆلێجی هونەر لە زانکۆکانی سەلاحەدین بێ دووە بێ یان سلێمانی فێستیڤال دەکرێت ئەم ساڵ فێستیڤال بڕیارە بکرێت ئەوەی ڕاستی بێ بۆ فێستیڤالەکە و زیاترین زانیاریەکانی لای سەرۆکی بەشە چونکە تا ئێستا بڕیارێک نەدراوە کە ساڵی ڕابردوو کرابوو بە ئەگەریشەوە هەر ئەکرێ ئەم ساڵیش بەڵێ بەس وا دەکەی دیاری نەکراوە بەڵێ بەڵێ ئەی پرۆژەتان لە ئێستاوە ئامادەیان هێشتا زووە وەکو بەشی گرافیک وەکو بەشی گرافیک ئێمە زیاترین شت فۆکەسمان خستە سەر ئەم دوانەمانەڵین فۆکەسمان خستە سەر پێشانگاکە بەڵام لە ناو کۆلێج خۆشیە بۆ خۆمان کۆمەڵێک ئیشمان هەیە کە بۆ فیستیڤالش عرض بکرێت لە کاتێکا ئەگەرکرا چونکە لە هەمان کاتە ئێمە کە خەریکی پرۆژین کۆمەڵێک زۆری واجباتمان هەبووە لە ناوزانکۆیە کە هەر ئەبێ ئەبوو بمان کردایە توێژینەوەش نزیک بۆ تۆ لە قۆناغی چوار هەڵبەت بەڵێ هەم پراکتیک هەم لە سێوە دەست پێەکە ئێمە قۆناغی سین بەڵێ مەبەستم ینی خۆی لە چوارەوە هەم پراکتیک و هەم کاک سیڤان بەشی شێوەکاری چەند بەشی لێ ئەبێتەوە جگە لە گرافیک گرافیکیش نەحتە سیرامیکە ئێستا ئەم ساڵ گرافیک دیزایانی بۆ هاتووە لەگەڵ نیگار کێشان بەڵێ کاک سیڤان ئێوە زیاتر کاریگەری چ قوتابخانەیەکتان لەسەرە لە ڕووی فۆرم و ستایلەوە وەکو گرافیک وەکو گرافیک ئەوەی من خۆم شخصیەن کاریگەری زۆربەی قوتابخانەکان بووم چکە من خۆم شخصیان بە شێوازێکی ئیش ناکەم کە تەنها جێگیری یەک قوتابخانە بکەم باشە من بە پێی کۆنسپتە جوڵمەوە ئەو کۆنسپتە پێویستی بە چ قوتابخانەیەک بێ من بە پێی ئەو قوتابخانە ئیشەکەم بەڵێ کاک ڕەهەند با ئێمە هەمان پرسیار بکەین بەڵام بە شێوازێکی تر کاریگەری چ هونەرمەندێکی کوردستانی لەسرە وەڵاهی هونەرمەند زۆرن هەڵبەت لە هەموو بارێکدا تۆ کەسێک بەردەوام ئیلهام بەخشە کاریگەری لەسەرەوە بکە تۆ داهێنام کە ئەفرادم پێ لەداتەوە بڵێ سەبارە بە هونەرمەند ئەوانی کوردستان لە بوارەکەی خۆم مامۆسەدارۆ زۆر ینی مۆجیبی ئیشەکانم مامۆستا لەیلا ئەو لە ڕووی هێڵکاریەوە مامۆستا هەڵگورد ئەوش لە ڕووی تەکنیکەوە مامۆستا بەهرۆز ئەوانە ینی زۆر مامۆستایکە هەناکەم داولیبردن دەکەم ئەگە ناونی ینی هینابێتنی ئەوانە بەڵام لە ڕووی ئیشکردن و مامۆستادارەوە من زۆر مۆجیبی ئیشکردنیمە چکە سەرۆک بەشی هەر گرافیکیشی خۆشمانە ینی زۆر هاوکارمە لە ڕووی تەکنیکەوە بەڵێ لە ڕووی تەکنیکەوە زۆر بە بڕوای من ئیسفادەم زۆر لێ کردە بەڵێ کاک ڕەهەند تا چەند هاوسەنجی کراوە لە نێوان وانە پراکتیشی و تیۆریەکان لە کۆلێجی هونەر بە تایبەتی بەشی گرافیک هەڵبەت ئێوە کاری پراکتیکیشان زۆرە لە هەمان کاتە تیۆریشە تا چەند ئەو هاوسەنجی کراوە لۆ خۆی بیداتی مەرحەلەیەکی زانکۆی کۆمەڵە ئەوەی نەزەریت هەیە نەزەریەکان ئەنیا هەموو کۆلێژێک هەیەی سەبەت ینی کۆلێژی هونەر نیتی
لمرحلة دو نظري كم ذكرته عملي زاد دبي لمرحلة سيق نظري هي أو نظرية أو يعني كم ذكرته هالمية جوتك هم كسك دبي باسي يعني معلومات شيء هبي لسر هنري خوي لسر ميجو إيش كني خوي هو أنا سابقنا من لسر دمي مودرن هو كاريجري إيش كنا من لسري هبول انتباعي كانوا تاو كسر دمي رنسانسو أو أنا لا براكتيكا كان لا عملية كان إساكات شو كمان بحكمي إلى مرحلة سينية وهذا روني وتسار براكتيك ما يعني عملي ما زوره بروي أو كات دخل لسه وانا وتكنيك وشوازي إيش كني خود ذكرته وشي ديكش نظرية كان يقدر يدرس درس معناه. بله كاك ستيفان جرافيك هالقلاوي ناو شو كاريه بشوي شي كشتي. بله. أكب بكري بكتي بما بلي سرتا كاني بوكي قريته وشون لا هنا ركاني ترجابو سرب خوي خوي برجر. سرتا كجرافيك طبعا خوي لصالاني بيش 1900 جرافيك هر هبوه يكي لو هنرمنداني پێشتری شەبوو بەڵام ئەو ناوەی لێ نەداوە ڕەنگە باوکی هونەرمەند دووشەمپ باپیری هونەرمەند دووشەمپ خۆشی کەسێک بووە لەو کەسانەی کە ئیشی گرافیکیان کردووە لە پاڵ ئیشی وێنە کێشان و نیگار کێشان دواتر هینا دووشەمپ خۆی مەدرسێکی تازەی بە خۆی پێکهێنا و ئەم شتانە توانین بڵێنەوە قوتابخانەی کلاسیک بۆ سەرەتا قوتابخانەیەکی کلاسیک بووە بەڵێ بەڵێ دواتر فۆرم و شێوازی تازەی لێ بۆ دواتر فۆرم و شێوازی تازەی لێ دروست بوو وەکو هەڵقڵین زینکی هەیە ئێستا حالیان شێوازی مۆدرنتری بۆ هەیە لە کاتێکا کە بۆ گرافیک چونکە ئێستا بۆنە تەبعی سەر تیشێرت و کوپ و ئەم شتانەیان موادی زۆر جیاوازتر دروست بووە کە هەمووی ئەچێتە بابی گرافیکەوە. بەڵێ کاک سیڤان ئەم پێشانگای هاوبەشەتان چەند ڕۆژ ئەخایەنێت لە پلانتانە نییە بیبەنە شوێنی تر ئەگەر سپۆنسەری بکرێنیان بیبەنەوە ناو کۆلێجی هونەر جارێک کە پیشانی خوێندکاران بدرێتەوە یاخۆت خوێندکارانی سەرجەم کۆلێجەکانی ناوزانکۆی سلێمانی؟ بەڵێ ئەکید بە خۆشحاڵیەوە حەزەکەین لە ناو کۆلێجی هونەر ئیشەکان ئارز بکرێت لە ناو پایەستۆدیۆ حالیان کە ئیشەکان ئارز کراوە مەبدەئیەن تاوکو سویەکی مانگ ئیشەکان بەرداوامە لە نمایشکردن پلانی داهاتووتر بۆ شوێنی تر ئەگەر سپۆنسەری تر هەبێت بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەوش جێی خۆشیە بۆ ئێمە کە ئێمە ئیشەکانمان زیاتر و زیاتر خەڵکی زیاتر بینەری بن و خەڵکی زیاتر بتوانن بێن بیبینن بۆ ماوەیەکی زیاتر. بەڵێ کاک ڕەهەن تا چەند گرنگە خوێندکار لە ناو کۆلێج چالاکی هەبێت و لە دەروەش چالاکی هەبێت و دوادر بە جۆرێک لە جۆرەکان بکرێتە بنەمایەک بۆ ئەوەی لە قۆناغی کۆتایە بیکاتە کارنامەی دەرچوون. منش وەک خۆم شخصی خۆم بەدەر لەوەی کە لە تەڵەبەی کۆلێژم ڕەنگە تۆ ئیلامێکت بۆات بێت لەم پێشانگایەوە کە تۆ کار لە قۆناغی چواردا بیکەیتە بنەمایەک بۆ ئەوەی توێژینەوەی لەسەر بکەیت. ڕای بەڵێ بەدەرەوەی من تەڵەبەی کۆلێژم و لە دەرەوەش کار و چالاکیمان هەیە لە ئەستۆدیۆی ئیشەکەم بە بەردەوام ئیشی نوێم هەیە بە بەردەوام چاپ دەکەم بە بڕوای من وەکو ئەو ئەزمونێک کە 4 ساڵ لە کۆلێژ وەریگرم ئەزمموی خۆتە بەڵام دوای ئەوەی کە کۆلێژە تەواو کرد چتەکەی بەرنامەت ئەرشیفی خۆت بۆ منە لەو 4 ساڵی زانکۆی چت کردە دەستکەوتت چ بۆ لەو 4 ساڵی بە بڕوای من ئەگەر بە بەردەوام ئیش بکەی بە بەردەوام ئیش بکەی کۆلێژ دەتانی ئیش لێدا بکەی دەتانی چکە کاتەکە ئەتوو لە نوێی بەیانە لە بۆ دوی پاش نیورانەی کاتەچی کەمە بە حکومی ئەوەی کە دەرسەکان زۆر و ئەوانە بەڵام لە دەرەوەی کۆلێژ ئەتوو دەتانی پرۆژەی خۆتەبی دەتانی کار و چالاکی خۆتەبی دەتوانێت سپۆنسەر لە بۆی کارەکانت پەیدا بکەی شوێن هەبیتن ستۆدیۆ هەبیتن بە بڕوای من کۆلێژ پێویست نییە بەس بەوەی کە بەس من بڵێم لە کۆلێژی ئیشەکە پرۆژەکانت گەورەتر بکە و پرۆ شوێنی تر. باڵە کاکڕاند ئێمە گەلەری یاخود هۆڵی تایبەت بە پێشانگای شێوەکاری وەک پێویست هەمانە لە شار و ناوچەکانی هەرێمی کوردستان لە سلێمانی ئەوەندەی ئاگدار بن لەگە سیڤانی مۆزەخانەی سلێمانی هەیە و ئەمنە سوورەکە گە غەڵەت نەبم بەڵام ئەمە حەزمانێ نەبوو لەو شوێنە لەبەرەوەی
پای ئەستۆدیۆ شوێنێکی زۆ سەرنجڕاکێشە و سپۆنسەری ئیشەکانیشیان کردین لەولایەوە شوێنەکە کە بە بڕوای من لە بۆ ئیشەکانی ما چکە یەکەم ماڕازمان بوو یەکەم پێشانگەی شێوەکاریمان بوو لەوێندە زۆ بە بڕوای من باشە دەنا وەکو خۆم خودی خۆم و سیڤانی زۆرمان حەزدەیەکە و پێشانگەیاگە هاوکاری بکرین بتوانین بیگوازینەوە بیبینە مۆزەخانەیەکی تر بیبینە شارێکی تر بیبینە شوێنێکی تر و پێم خۆش پێشم خۆشە کە بێن لە نزیکەوە سەیری کارەکان بکەن جێی سەرنجن لە بۆ ئێمە گەورەمان دەکەن. بەڵێ کاک سیڤان بیر لەوە نەکردوتەوە پێش ئەوەی کۆلێستاوا بکەیت پێشانگایەکی تایبەت بەخۆت جگە لە پێشانگە هاوبەشەکان جگە لە پرۆژە هونەری هاوبەشەکان من تەنها بیرم لەوە نەکردوێتەوە بۆ پێش یاخود جارێ سەرقاڵی خوێندن وای لێ کردووی ئەم پرۆژە دواخێ بۆ دوایی نا سێکە زین شتەکە چۆنە پێشانگای تایبەت و پرۆژەی تایبەت پێویستی بە کاتە یعنی ئێستا من ئەگەر پێشانگایەکی تایبەتیش بەخۆم بکەمەوە یەک نابێت لە ئیشەکانە پەلە بکەم ئەبێ بەلایانی کەمەوە بۆ ئیشێک دوان ساڵێکدانم کە من بەردەوام ئیش لە کۆنسپتەکەی ئەپدەیت بکەمەوە بەهێزتری بکەم باشە هیچ ئیشێک ئەگەر تۆ بتێ بە مەزبوطی لە ناو پێشانگایە عرضی بکەیت و ئەو قەوەتەی خۆی هەبێت کات و ساتی عرضکردنی خۆی هەیە کاتی ئیشکردنی خۆشی هەیە باشە من بە دڵنیای و بیرم لەوە کردەوە کە من پێش ئەوەی تەخەڕج بکەم پێشانگایەکی تایبەتی خۆم هەبێت حتا بەڵام ئەم پێشانگە هاوبەشانش کاریگەری لەسەر ئەزمموی هونەرمەند دەبێت بۆ ئەوی بێتە پردێک بۆی لە داهاتووە پێشانگای تایبەت بەخۆی بکاتەوە بە تایبەتی خوێندکاران بەڵێ نەک تەنها پێش مەرحلە چوار بەڵکو تەنانەت دوای مەرحلە چواریش حەزی ئەومان هەیە کە ئێمە بەردەوام بین و بەردەوامیش ئەبین لە ئیشکردن و پێشانگادانان و لە بوارەکەی خۆمانە بە هیواین هەر بەردەوام بن کاگڕاند بام پرسیارێککە لێ بکەم کۆی ئەزیز بە شاری هونەر و بە تایبەتی گۆرانی و میوزیک و ئەدەب ناسراوە ڕەوشی شێوەکاری لە شارەکەیە چۆنە کۆیە تۆزێک بە حکمەوەی پەیمانگای و نەرجوانەکانی کۆی 5 ساڵ من لێ خوندێتم بینایەکە ئێستا هەر لە گرافیک لێش من لە بەشی بەڵێ بەڵێ لە بەشی ڕەسەن بیتم بینایەکە ئێستا تۆزێک پێویستی بە تامیکردنەوە هەیە پێویستی بە نۆژەکردنەوە بەڵێکردنەوە هەیە پێویستی تۆزە بە هاوکاری هەیە کۆیە بە بەردەوام ئەوانیش کار و چالاکییان هەیە بە بەردەوام ئیشی نوێیان هەیە ئەوانیش هەموو ساڵی فستیڤالی ماحەت هەیە فستیڤالی دەرەوەیان هەیە ینی بە بەردەوام چکە شاری خۆمە مامۆستایەکانم خەڵکی وێندەرن بە بەردەوام ئاگام لێیان ئەوانیش بە بەردەوام فستیڤال و کار و چالاک و پرۆژەیانێ ئەوانیش پرۆژە و کار و چالاکیەکان دەبنە دەرەوەی شارەکانیانەوەتە لە هەشوێنە گشتەکانی کۆی ئارزی دەکەن. بەڵێ کاک سیڤان کاگڕەهەن بەر لە کۆتایی چپی پامێکتان هەیەگەر فەرموو. وەڵای من سەبارەت بەخۆم پێم خۆشەکە هاوکاری ینی خوێنکار بکرێت پێم خۆشە هاوکاری ئەو کەسانە بکرێت کە ئیشەکی شێوەکاری دەکەن یانەوەتە هەر ئیشەکی دەکەن هاوکاریت لە ڕووی مادیۆت هاوکاریت لە ڕووی ئیشکردنەوە لە ڕووی شوێن دابینکردنەوە تەنها ئەوەندەم هەیە کە پشگیری خوێنکاری بکرێت پشگیری ئەو کەسانە بکرێتن بەسپاسی ستافەکەتان دەکەم گەورەتان کردین سەرکەوتوو بن کاک منیش وەکو ڕاهەنوتی بۆ هاوکاریکردنی خوێندکاران و لە هەمان کاتیشەم تەنها ئەوم هەیە کۆلێجی هونەریش بەگشتی ئەکید ئەمێ سپاسی هەموو ماوەساکان بکەمەوە دووبارە ماوەسا لەیلا ماوەسا ڕەنج ماوەسا هەڵگوت هەمویان هاوکارمان بوون ماوەسا بەهرۆز حتا لە ڕووی سپۆنسەر و شتەکانەوە پایەستۆدیۆ سمارت جێنێرێشن سپاسی هەر هەمویانەکەم. بەڵێ کاک سیڤان کاگڕەهەن خوێندکارانی قۆناغی سێ گرافیک لە بەشی شێوەکاری کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی سوپاس کە لە ستودیۆ لەگەڵمانە بوون بە هیوای داهێنانی زیاتر و بەردەوام بوون سەرکەوتوو بن. بەڵێ